ئەمە ڕادیۆی دەنجیگەلە. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی دەنگی گەل جارێکی دیکە تینەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی دەنگ و باسەکانی کاتژمێر 2 بە کاتی ئەوروپا، کاتژمێر 3 بە کاتی باشووری کوردستان. دەستپێکی هەواڵەکانیش بە ڕاگەندراوی ناوەندی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەوە دەست پێ دەکەین کە ناسنامەی گەریلایەکی شەهیدی بڵاو کردوێتەوە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە نەڕەچان ناسنامی فەرماندەیەکی گەریلای بەناوی عەلی سەرحەد بڵاو کردەوە کە 29 کانونی یەکەمی 2024 لە زاب شەهید بووە. هەپەگە ڕایگەیاند هاوڕێمان عەلی سەرحەد یەکێک بوو لە میلیتانی بێوچانی ئەم کاروانە و ئەندامی هێزە تایبەتەکان بوو کە لە یەکەم ساتی بەشدار بوونیەوە تا ساتی شەهید بوونی بە کەسێتی دڵسۆز دروست و ڕەنجدەریەوە بە پەیوەستبوونی بێ هاوتای بەڕێبەرتی و شەهید و بەهاکانمانەوە بووە فیداکارێکی هەڵبژێردراو. هاوڕێ عەلی لە هەموو کارێکیدا بە جدیەت و هەستیارەکەی دەناسرایەوە. فیدای ئاپۆیی وەک قەڵایەکی بەرخودان ناوی خۆی لە مێژووی تێکۆشانماندا نووسیەوە و بۆ هەمیشە پێشنگایەتی لە داستانی بەرخودانمان دەکات. لە شەڕەکانی هەرێمی زاپی دەلیلی باتی بەشداری کرد و لە دژی هێرشە داگیرکاریەکانی ئەوێ لە گۆڕەپانی بەرخودانی گردی جوودی بە فەرماندەیی کردنیەوە بەرپرسیارەتێکی مێژووی و کاریگەری لە ئەستۆگرد. لەگەڵ هاوڕێیانیدا پەرەی بە تۆنیەرەکانی شەڕدا و گردی جوودی گۆڕی بۆ قۆڵە ببورن گردی جوودی گۆڕی بۆ قەڵایەکی بەرخودان لە دژی دوژمن و گورزی کوشندەی وەشاند. ماوەیەکی زۆر لە بەرخودانی گردی جوودی فەرمانداری تونێلی شەهید دیونسی کرد. هاوڕێمان عەلی لە 29 کانونی یەکەمی 2024دا و لەو کاتی لە هەوڵی پوچەڵکردنەوەی هێرشەکانی دوژمندا بوو وەک هەمیشە بە بێوێرەیەکەوە پێشکەوت و لە پێناو پاراستنی شەڕوانەکانیدا مەترسیەکی گەورەی گرتەبەر و گەیشتە شەهادەتی هاوڕێ عەلی هاوشێوەی ژیانی فیدایانەی بە ئامانجی پاراستنی و ژیاندنی هاوڕێیانی پێک هات. هەپەگە ناسنامەی شەهیدی بەم شێوەیە ڕاگەیاند. گورکان ئۆگمان ناسراو بە عەلی سەرحەد لە بەدلیز لەدایک بووە و ڕۆژی 29 کانونی یەکەمی 2024 لە زاب شەهید بووە. هەپەگە سەرخۆشی خۆی لە بنەماڵی شەهید و گەلی وڵات پارێز کرد و بەڵێنی دووپات کردەوە ئامانج و خەیاڵەکانی هاوڕێ عەلی بگەێنن بە ئامانجی سەرکەوتن. دەڕۆینە باشووری کوردستان و عێراق و بەپێی کۆتا ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد پێویستە ڕۆژانە حکوومەتی بەکار بەڕێکەر و ببورنەوە دڵنیەوە بوو. دوێنێ حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی کۆبووە. ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد بەشێک بوو لەو کۆبوونەوە بە گوێرەی ڕاگەیانداوەکانی پێیوەست بە کۆبوونەوەکە ئەنجامی کۆبوونەوەکە بە ئەرێنی بوو. هاوکات وەزیری نەوتی عێراق لە میانی سەردانی گرێ بۆ شاری کەرکووک ئەوەی پشتڕاست کردەوە کە کۆتا هەنگاوەکان ئەرێنی بوونە. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کۆمپانیا نەوتیەکان بەردەوامن لە کارکردن لە هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ هەرێم ڕێککەوتوین 80,000 بەرمیل نەوت وەربگرین و لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە هەناردەی بکەین هەروەها 50,000 بەرمیلی دیکە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بەکار بهێنرێت. حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق لە میانی سەردانەکەی بۆ کەرکووک سەبارەت بە ڕێککەوتنیان لەگەڵ هەرێم بەتایبەت بە دۆسیەی نەوت و دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بۆ ڕۆژنامەنووسان دەدووە. حەیان عەبدولغەنی ڕایگەیاند کۆمپانیا نەوتیەکان بەردەوامن لە کارکردن لە هەرێمی کوردستان و لە ئێستادا ڕۆژانە 130,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت. لەگەڵ هەرێم ڕێککەوتوین 80,000 بەرمیل نەوت وەربگرین و لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە هەناردەی بکەین هەروەها 50,000 بەرمیل نەوتی دیکە بۆ ناوخۆی هەرێم بەکار دەهێنرێت. ئاماژێ بەوەش کرد دانوستان و گفتوگاکانیان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ وەرگرتنی نەوت و هەناردەکردنی بەمەبەستی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. بەپێی کۆتا ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد پێویستە ڕۆژانە حکوومەتی کار بەڕێکەر 230,000 بەرمیل نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە هەناردە بکات. بەڵام هەرێم بە بیانووی هێرشە درۆنیەکان و
هێرشە درۆنەکان بۆ سەر کێڵگەنەوتیەکان دەڵێت ناتوانن ئەو بڕە ڕادستی بەغدا بکەن. هەروەها لەبارەی پرسی ناردنی موچەی هەرێمەوە کەمال بەبۆرە ناوی و بەڕێزت گەڕای نەولاتەن سەرۆکی فراکسیۆنی یەنەکە لە پەرلەمانی عێراق ڕایگەیان بەغدا بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مەرجی هەیە. بە جۆرێک ناردنی موچەی فەرمانبەران پێویستە بە ناردنی 120 ملیارد دینار و هەناردی نەوتی هەرێم ئەو هەناردەی نەوتی هەرێم کە لێک تێگەیشتنەکەدا دیاری کراوە. ئاماژەی بەوەش کرد بە گوێری یاسای بودجە پێویستە هەرێم 400,000 بەرمیل ڕۆژانە هەناردە بکات، بەڵام لێک تێگەیشتنەکەی ئەمجارە وا دەست نیشان کراوە پێویستە ڕۆژانە هەرێم 230,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکات. ئەوەشی ڕاگەیاند ئەو لیژنەی بۆ لێکوڵینەوە لە هێرشە درۆنیەکان دەهاتن بۆ هەرێم ڕاپۆرتی خۆیان تەواو کرد و ڕاپۆرتەکان بۆ سەرۆگۆزیرانی عێراق دەنێرن و هەروەها بەپێی بڕیاری سەرۆگۆزیران پێویستە لیژنەکە دەرئەنجامی لێکۆڵینەوەکان بۆ ڕایگشتی ئاشکرا بکات. ئەوەش لە کاتێکدا تا ئێستا موچە خۆرانی هەرێمی کوردستان موچی مانگی 12 ساڵی ڕابردوو هەروەها مانگەکانی حوزەیران و تەموزی ئەم ساڵیان وەرنەگرتووە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند دوای تەواوبوونی ڕێکارەکانی لێکۆڵینەوە لە دۆسیەی حەزب و هاوپەیمانی و کاندیدەکان ژمارەیان بەم شێوەیە 31 هاوپەیمانی 38 حیزب و 79 لیستی تاکەسی بەشداری هەڵبژاردننی داهاتوو دەکەن. لە ڕاگەیاندراوی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان داهاتووە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان داهاتووە ڕێکارەکانی لێکۆڵینەوە لە دۆسیەی حەزب و هاوپەیمانی و کاندیدەکان کۆتایی هاتووە و هەروەها 7 کاندید بۆ هۆکاری تەواو نەبوونی بەڵگەنامە و دۆسیەکانیان دوورخراونەتەوە. بەگشتیش دوای تەواوبوونی ڕێکارەکانی لێکۆڵینەوە 31 هاوپەیمانی و 38 حیزب و 79 لیستی تاکەسی و 56 کاندیدی پێکهاتەکان بەشداری هەڵبژاردننی داهاتوو دەکەن. هاوکات بڕیار ڕۆژی شەمەی داهاتوو 8 ئاب تیر و پشتی پێدانی ژماری هەڵبژاردن بۆ حیزب و کاندید و هاوپەیمانیەکان بکرێت. هەروەها بڕیارە 11 تشرینی دووەمی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت. هەر لە عێراق دەمێنینەوە هەواڵی ئەم جارەمان پێیوەستە بە پرسی ئاوەوە. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند تا دێت قەیران و شکەساڵی لە ناوچەکانی باشوور و ناوڕاستی فرات خراپتر دەبێت. ئێستا گەیشتوتە ئاستێکی زۆر مەترسیدار. هەروەها مەترسی گەورە لەسەر ئاسایشی ئاو خۆراکی سەدان هەزار عێراقی دروست کردووە. زیاتر لە 90% هۆڕەکانی عێراق وشک بوون و نیشانی کارەساتی ژینگەی مرۆیی کۆمەڵایەتی لە عێراق نزیک بۆتەوە. عارف حەمامی ئەندامی پەرلەمانی عێراق سەبار بە قەیرانی ئاو وشکە ساڵی و کاریگەریە نەرێنیەکانی لەسەر عێراق و هاوڵاتیان بۆ میدیە ناوخۆیەکان دووە. عارف حەمامی ڕایگەیان وشکە ساڵی ناوچەکانی باشوور و ناوڕاستی فرات گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار. ئێستا قەیرانەکان مەترسی بژێوی ژیانی لەسەر نزیکەی 9 ملیۆن خێزان دروست کردووە کە ڕاستەوخۆ پشت بە کشت و کاڵ و ئاژەڵداری ماسیگرتن و پیشە ژینگەیەکان دەبەستن. ئاماژەی بەوەش کرد لەم هەلوو مەرجەدا چارەنووسی پلانی کشتتوکاڵی بۆ وەرزی داهاتوو نادیارە. چیتر سەختیەکان تەنها لە کشتتوکاڵ دەست نوشدار نین و بەڵکو نەبوونی ئاوی خواردنەوەش ژمارەیەک ناوچەی گرتووەتەوە. ئەمەش مەترسی لەسەر تەندروستی گشتی و سەقامگیری کۆمەڵایەتی دروست دەکات. باسی لەوەش کرد زیاتر لە 90% هۆڕەکانی عێراق وشک بوون. نیشانەی کارەساتی ژینگەی مرۆیی کۆمەڵایەتی لە عێراق نزیک بۆتەوە. جێگەی ئاماژەی دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوام لە گرتنەوەی پشکی ئاوی عێراق و تونیۆکردنی هەوڵاتیان. ئەمەش زیاتر قەیرانەکەی سەخت کردووە. بۆیە مەترسی ژیان لەسەر بەشێکی زۆری دانیشتوانی باشوور و ناوەڕاستی عێراق دروست بوو. لە هەفتەی ڕابردووش ئەوە ڕاگەیەنرا کە بەم شێوەی ئێستاکە کەرتی کشتتوکاڵی عێراق لە مانگی داهاتوودا بە تەواوەتی ڕادەوەستێت. هەر لە عێراق دەمێنینەوە و ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بڵاوی کردەوە تا ئێستا لە چوارچێوەی یاسای لێبوردنی گشتیدا کە لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا حساب دەکات 452 زیندانی کراو
ئازاد کراون. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق سەبار بە ژماری ئەو زیندانیانی بە یاسای لێبوردنی گشتی ئازاد کراون ڕاگەندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەندراوەکەدا هاتووە لە چوارچێوەی جێبەجێکردنی یاسای هەموارکردنەوەی یاسای لێبوردنی گشتی ژمارە 27 ساڵی 2016دا لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 31,452 زیندانی کراو ئازاد کراون. ئاماژە بەوەش کراوە ژماری ئەو کەسانی کە یاساکە دەیگرێتەوە ئەوانن فەرمانی دەستگیرکردن یان بانگەشتکردنیان هەیە. هەروەها ئەوانەی بە غیابی سزادراون گەیشتووەتە 12,893 کەس. جێگای ماژەیە 22 کانون دووەمی ئەم ساڵ پەرلەمانی عێراق یاسای لێبوردنی گشتی دووبارە گەڕانەوەی ملک و خانوبەرە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان و یاسای باری کەسی دەرکرد. ئەمە سەرڕای ناڕزایەتیەکانی لایەنی شیعە، بەڵام دوجار یاساکە دەرکرا و چووە بواری جێبەجێکردنەوە. دەڕۆینە کەمپی بەرابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور. بەڕاست لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور شەهید جێگەر گۆیی باهۆز دەردەش سەرحەد سوورخوێن باهۆز دەردەشت سەرحەد سوورخوێن چیا بێریتان هارون و عەزیز کۆیلۆغڵو کە لە کات و بەرواری جیاوازدا شەهید بوون بەبیرهێنرانەوە. مەراسیمی یادکردنەوەکە لە دامەزراوەی خانەوادەی شەهیدانی کامپەکە بە خولەکێک بێدەنگی بۆ سەرجەم شەهیدان ئازادی کوردستان لە کەساتی ئەو 5 قارەمانەدا دەستی پێکرد. پاشان ساریا مارینۆس هاوتە بێژی دامەزراوی بنەماڵی شەهیدان باسی لە خەباتی ئەو 5 قارەمانە کرد. ساریا مارینۆس هەموو شەهیدانی تێکۆشانی ئازادی کوردستانی لە کەسایەتی ئەو 5 شەهیدەدا بەبیرهێنایە و ڕایگەیاند هەر شەهیدێک لە بوارێکی جیاوازدا کاری کردووە، بەڵام هەمویان یەک ئامانجیان هەبووە. بۆیە کاتێک دەڵێن شەهید بە تەنها بەز نییە بەڵکو دەبێت شایستەی ئەو شەهیدانە بین. ئاماژەی بەوەش کرد وەک دەزانرێت ئەمڕۆ 6 مانگە ساڵیادی هێرشی داعش بۆ سەر ئەمڕۆ 6 مانگە ساڵیادی هێرشی داعشە بۆ سەر کامپەکە. هاوکات 3 ڕۆژ پێش ئێستا و واتە لە 3 ئاب هێرشی داعش بۆ سەر شەنگاڵ ڕوویدا و بەرخودانی ئەو گەری لاو شەهیدانە بوو کە بە هاواری ئەم گەلەوە هاتن و ئەو هێزە تاریکیان تێکشکان. ڕاشی گەیان ئەگەر ئەمڕۆ بڵین مرۆڤین دەژین بە ڕەنجی ئەو شەهیدانەیە. بۆیە بەم بۆنەیەوە دەڵێن سەری ڕێبەر ئاپ و ماڵباتەکانیان ساغ بێت. هەروەها دوای وتارەکە سینەفیزیۆنێک لەسەر خەباتی هەر 5 شەهید نمایش کرا. مەراسیمەکە بە دروشمی بژی ڕێبەر ئاپۆ کۆتایی پێهات. بیسەرانی بەڕێزی دەنگی گەل گەیشتنە کۆتا هەواڵوی ئەمڕۆمان بەیانی ئەمڕۆ نوێنەری ئەمریکا گەیشتە مۆسکۆ و بڕیارە لەگەڵ سەرۆکی رووسیا کۆب بێتەوە. ئەمەش لە کاتێکدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا وتبووی دەڕۆژ سەپاندنی پاکێجێکی نوێی سزاکانی ئەمریکا بەسەر رووسیا دوا دەخات تا دوای سەردانەکەی ویتکۆف. کەناڵی ئارتی رووسی ڕایگەیان بەیانی ئەمڕۆ ستیڤن ویتکۆف نوێنەری ئەمریکا گەیشتە مۆسکۆ. ئاماژە بەوە دراوە کە ویتکۆف بەڵێنیدا ئەو وادەیە کە سەرۆک ترامپ دیاری کردبوو بۆ سەپاندنی پاکێجێکی نوێی سزاکانی سەر رووسیا بۆ ماوەی دەڕۆژ درێژ بکرێتەوە بۆ ئەوەی رووسیا لەگەڵ ئۆکرانیا ڕێک بکەوێت. ئەوش خراوەتە ڕوویتکۆف لە 11 نیسانی ئەمساڵ لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا کۆبووەتەوە. جێ ئاماژەیە ئەمە 5مین سەردانی دیپلۆماتکارانی ئەمریکایە بۆ رووسیا لە سەرەتای ئەمساڵە و دۆناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا یەکێک لە ئامانجەکانی پێشدەست بەکاربوونی کۆتایی هێنان بوو بە شەڕی رووسیا و ئۆکرانیا. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی دەنگی گەل بەم شێواتینە کۆتایی دەنگ و باسەکانی کاتژمێر2 بە کاتی ئەوروپا کاتژمێر 3 بە کاتی باشووری کوردستان. هیوادارم تا سبەینێ تا دەنگ باسەکانی کاتژمێردا بمێن بە خێر و خۆشی و بە ئازادی سەرکەوتوو بن.